جێگری گوتەبێژی حکوومەتی ئەڵمانیا دەڵێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دۆخێکی مەترسیدارە و لە بەرژەوەندی کەس نییە ئاگرەکە زیاتر خۆش بکات. بەڵێ پشتی کوشتنا ئەسماعیل هەنیە سەرۆکی مەکتەبە سیاسیە تەفگەرە حەماس دەیڤد بۆشنەر ڕاگەهاند و حکوومەتە ئەڵمانیا هەموو کەناڵن دیبلۆماسی بکاردێنە هەیە ڕێگیریش زێدەبوونا ئالۆزیان بکە. ئاگاداری ئەو هەواڵەی سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس لە ئێران کوژراوە. حکوومەتی ئەڵمانیا هیچ زانیاریەکی نییە بۆیە ناتوانێت بە وردەکاری لێدوان بدات. بەڵام ئاشکرایە هەموو ناوچەکە لە دۆخێکی مەترسیداردایە و لە بەرژەوەندی کەسیش نییە ئاگرەکە بەتینتر بکات. حکوومەتی ئەڵمانیا هەموو کارێک لەگەڵ هاوبەشانی دەکات و هەموو کەناڵە دیپلۆماسیەکان بەکاردەهێنێت تا ڕێگری لە زیادبوونی ئالۆزی و گرتێبەربوونی هەرێمایەتی بکات و بە دڵنیاییەوە هەوڵەکانمان زیاتر دەکەین. ئەو ڕۆژانەها لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست دروست بووە هیچ ئالیەک یان بژن وڵاتێکی جیهانی هیوی خواست نەبووە بە بێ ڕەوشەکوونەها دروست بیە هەوڵ هەنە لەسەر ئاستا نێودەوڵەتیژی دەبێژن دوێ ڕێگریش تەشەنەکردنا وان ئالۆزیان وەرەکردن ئەگەر نە کارەسات وێ ڕۆ بدەن لێ ئەف ئالۆزیە ڕۆژ بڕۆژێ یان دەبێژن سەعەت بوو سەعەتێ لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست بەردەوامی هەیە و ئاماژە مەترسیدارن دەربارەیە مەترسیداربوونە ئاماژەیەن وان ئالۆزیان وی گوتوبێژێکی دەگەل بەڕێز دکتۆر ڕامیز تەنبۆر شۆڤەکارێ سیاسی و مامۆستای زانینگێ لە بەیروتە لوبنانێ دیکەین. دکتۆر بەخێر بێ کاردانەوەکان بەرامبەر بە هێرشەکە زۆر فراوانن و زۆر توندن پێشبینی ئەکەیت ینی ئالۆزیەکان تەنیا لە چوارچەوەی هێرشی درۆنی و کوشتنی سەرکردە سەربازیەکان بمێنێتەوە و شەڕەکە هەر لە ناو غەزەبەی یاخود شەڕەکە فراوانە بێت لە ناو ڕۆژڵاتی ناوەڕاستە مەترسی هەیە؟ مساء الخير لكم ولجميع المشاهدين. كردستان 24 باش نحن في فترة عصيبة جدا سەبارەت بەوەی کە هەموو لایەنەکان بانگەشەی ئەوە دەکەن کە ئاشتیان دەوێت و نانەوێت شەڕ لەوەی هەیە فراوانتر بێت ئەمە لە ڕووی قسەوە ڕاستە بەڵام لە ڕووی کردداریەوە جێی نەگرتووە قسەیەکی ورد نییە چونکە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شەڕێکی درێژخایەن داین ماوەیەکی زۆر ئێمە لە نێو شەڕ داین گەلێک جار ئەو شەڕە دەچێتە باڵێن چالاک دەبێت و زۆر جاری دیکە بەرەو لاوازی دەچێت وەک کارلێکێکی شەڕاوی لە ناوچەکە هەیە بەگشتی ئەمە پەیوەندی تەنیا بە ناوچەیەکی دیاریکراوە نییە لە ماوەی ڕابردوودە یاخود بە دیاریکراوی لە دوێنێ هەندێک ڕووداوی زۆر خێرا و گرنگ بە دوای یەکدیدا هاتن ئاماژەی ئەوەیان بە ئێمەدا بەوەی کە جموجۆڵی شەڕەکە بەرەو خێرایی و بەڕەو توندی دەچێت کاتێک دەڵێن شەڕ لەبەرەوەی شەڕ ئێستا فۆرم و شێوازی جیاوازی هەیە تەنیا ئەو شەڕە نییە کە ئێمە پێشوو زانیومانە بەڵکو لەوانەیە ببێتە شەڕێکی دیکە شەڕی درۆنی شەڕی بە ئامانزگرتنی چەند ناوچەیەکی سەربازی بە ئامانزگرتنی کەسایەتی دیکە هەموو ئەمانە دەستنە چوارچەوەی شەڕ و زیانکەوتن بەلایەنی دیکە دوێنێ ئەومان بە چاوی خۆمان بینی دوو ڕووداوی زۆر گەورە بوون ڕووداوێک لە بەیروت لە قوڵایی بەیروت لە دەوروبەری باشووری بەیروت کە زۆر باشە درۆنێکی ئاراستەکراوە هێرشکرا سەرکردەیەکی بەرەی مقاومە ئیسلامی زۆر باشە لە شەوەکەشیدا دکتۆر ڕامیز زۆر باشە دکتۆر ڕامیز دەست خۆش لەگەڵمە ببینە ئەمێ بەرداوامی بدەینە گوت و بێژن خوا لە جوینە ئەنجومەنە ئاسایشیشی هەیە لە ئەمریکا لە نیویۆرکێ نوێنەری ئەمریکا داڤیتن ئەم بە هەفرا گۆدار بکەین بزانین چی دەبێژە. سپاس ئێستا ڕێگە بنەرەتی مۆسەمبیق دەدەین قسە بکات. جەنابی سەرۆک سپاسی چین و جەزایر دەکەین کە داوای ئەو کۆبوونەوەیان کردووە ئیسرائیل و سپاسی سەرۆکایەتی ڕووسیا دەکەین و ئەو باردۆخەشی ئێستا هەیە لە نێوان فەڵەستین و ئیسرائیل ئێستا پرسیار دەکەین و سپاسی هەموو ئەو بەندامان دەکەین کە قسان کردووە ئەو هێرشەی کە لە ئێران ئەنجام درا دەرەنجام بەڕێز ئیسماعیل هەنیە سەرکردەی حەماس کرا ئامانج ئێمە نیگەرانین کە ئەو ڕووداوە تراژیدیا ئاگری زیاتر
دەکاتەوە و دەشەنە دەکات ئەمە کاریگەری خراپی دەبێت لەسەر پرۆسەی ئاشتی و ئاسایشی هەرێمەکە و تەواوی جیهان. ئێمە داوا لە هەردوو لایەن دەکەین بۆی بتوانن دان بە خۆیان دابگرن ئەو بارودۆخە بەو پەڕی ئاگایی وریاییەوە مامەڵی لەگەڵ بکەن بۆ ئەوەی ڕێگری لە تەشەنەکردنی ئەو ئاڵۆزی و گرژە بکەن و هەوڵیش بدرێت ئاگر بەست ڕابگەندرێت و جەنجی غەزە بۆستێنرێت. جەنابی سەرۆک، ئێمە چەندین جار دووپاتمان کردوتەوە لێرە لەو ئەنجومەنە کە پێویستە پرسی نێوان فەڵەستین و ئیسرائیل چارەسەر بکرێت و تەشەنە نەکات بە تەواو هەرێمەکە بەداخەوە ئەو ڕووداوەی کە جوین ئەنجومەنە ئاسایشی بەردەوامە لە دوور ڕەوشەی تر ئەو نوێنەرە نەهاتە ناوا جوێنێدا ئەندامن هەمی نەرین و سەرنجا خۆ لەسەر وان ئالۆزیێن ڕۆژهەڵاتە ناوەڕاست ئاماژەیە پێ دیکە جاجارەمێ بچینە ناوا جوینە ئەنجومەنە ئاسایشە و لەگەڵ میێوانێ خۆ بەڕێز دکتۆر رامز تەنبور شۆڕڤەکاری سیاسی کو لە بەیروتا لوبنانێت گەلمەیە دێ بەردەوامین دکتۆر ببوورە تر ئەنجومەنە ئاسایشی گرنگە هەر لەسەر هەمان مژاریە دەربارەی ڕۆژهەڵاتە ناوەڕاستە لە دکتۆر یعنی نەها جوواکان نێودەوڵەتی بشێوەیەکی گشتی تایبەت ڕۆژهەڵاتە ناوەڕاست ینی دمەترسێدانە چاوەڕێی تۆڵ هەلدانێ دکەن یان بەریەکەتنە ئیرانی و ئیسرائیلیە دکەن. ئیرانیژی ئیرۆ بە ئاشکرا ینی داخوانیەکێدا ڕاگەهاند کو خوینە ئیسماعیل هەنیە بە هەدەر ناچێت بە فیرۆ ناچێت ئەمێ تۆڵێ هەڵبدەین. تۆڵ هەلدانە ئیرانێ وەکە یا سێزدەی نیسانە ڕابووری دەبیتن باڕاستەکردنا درۆن و موشەکان یان چاوەڕێی بەرسڤەکا دیکە دکەن. نعم أعتقد أن وضع إيران حرج جدا من پێم وایە بارودۆخی ئێران بارودۆخێکی زۆر هەستیارە چونکە ڕووداوەکە لە نێو ئێران ڕوویداوە ئەمە بە زۆرێک لە زۆرەکان دەستبردنە بۆ سەروەری ئێرانیش بارودۆخەکە بارودۆخێکی ئاڵۆزە و ئەم دۆسیە تەنیا پەیوەندی بە ئێرانەوە نییە بەڵکو زۆر لەوە گەورەترە جگە لەوەش پەیوەندی بە چەندی وڵاتەوە هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئەمە پێشێرکردنی سەروەری ئێرانە و ئەمە تیرۆرکردنی کەسایەتێکی سیاسیە نەوە کەسایەتێکی سەربازی لێرەوە دەبێت لەوە تێبگەین کە ئەمە پێشێرکردنی تەواوی هێڕە سوورەکانە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕێکەوتنیان لەبارەوە کراوە کەواتە بەرپرسیارەتی ئاکاری و ئەدەبی ئێران ئێستا بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە بۆیە بینیمان کە ئەو قسانەی کە سەرکردەکان و سەرکردەکانی ئێران کردیان و گوتیان کە ئەرکی ئێمەیە ڕێکاری پێویست بگرینە بەر تەنانەت ڕێوشوێنێکی سەربازی بگرینە بەر بۆ ئەوەی کە لە ئاستی هێرشەکەی سەر ئیسماعیل هەنیە بێت بەڵام بە هەر حاڵ و هەر شێوازێک بێت ئەمە نابێتەوە هۆکاری ئەوەی کە شەڕێکی گەورە ناوچەکە دروست ببێت بەڵکو ڕەنگە هێرشێک بێت بۆ بنمونە بۆ ناوچەیەکی دیاری کرا و لەسەر ئاستی ئابووری کاریگەری هەبێت یاخود لەسەر ئاستی سەربازی یاخود کەسایەتێکی ڕەمزی دیاری کراوە بێت ئەو کەسایەتە پلەیەکی دیاریکراوی لە نێو ئیسرائیل هەبێت بۆ ئەوەی کە وەکو وەڵام بە وەڵامی دەبێت. ئێران ئەمڕۆ بارودۆخەکەی زۆر ناخۆشە پێویستە وەڵام بداتەوە دەبێت وەڵام بداتەوە بۆ ئەوەی کە ئەو پێگەی خۆی بپارێزێت و ڕەمزیەتی سەروەری ئێرانیش بپارێزێت چونکە سەروەری ئێران پێشێر کراوە و میێوانی ئێکی ئێران تیرۆرکراوە بەژراوە ئەمە لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ ئێران کێشەیەکی زۆر گەورەیە. باشە دکتۆر ئێستا کۆبوونەوەی ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی هەیە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی ئەتوانێت چی بکات بۆ ئەم دۆخەی ئێستا یعنی ئەتوانێت چی بکات بۆ ئێران ئەمە لەسەر داواکاری ئێران ئەم کۆبوونەوەی کراوە ئەنجومەنی یاسایش ئەم شەو دانیشتووە و چین و ڕووسیاش پاڵپشتی داواکەیان کردووە کەواتە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی ئەتوانێت چی بکات چی پێ ئەکرێ؟
نعم دائما بوجود الفيتو هەمیشە بەهۆی بوونی ڤیتۆی ئەمریکا تا ئێستا نەتوێنراوە لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بڕیارێک لە بەرژەوەندی یاخود بڕیارێک پێچەوانەی ویستی ئیسرائیل دەروکرد ئەمە یاسایەکی هەمیشەیەوە ئێمە هەمیشە بەم یاسایە ڕاهاتوین کە ڤیتۆی ئەمریکا لە بەرژەوەندی ئیسرائیلە ڤیتۆی ئەمریکا هەموو شتێک دەپارێزێت کە بێتە هۆی ئەوەی کە کێشە بۆ ئیسرائیل دروست بکات یاخود تاوانکاریەکانی ئیسرائیل پەردەپۆش دەکات بەرزترین ئاسکە ئەنجومەنی ئاسایش پێ بگات سەرکۆنەکردنێکی سادە و ساکارە بۆ هێرشەکەی ئیسرائیل بۆی بارودۆخەکە هێور بکرێتەوە ئێران بە زۆرێک لە جەرەکان ڕازی بکەن کە سەروەری ئێران پێشێل کراوە یاخود بەوەی کە بڵێن ئەم هێرشە ئیسرائیل کردوێتی پێشێلکردنی سەروەری ئێرانە من چاوەڕوان ناکەم لەمە زیاتر شتێک بکەن چکە وەکو ڕاهاتوین لە ئەمریکی و ئیسرائیلەکان هەمیشە حەق بە ئیسرائیل دەدەن بۆی کە ئیسرائیل مافی خۆیەتی بەرگری لە خۆی بکات ئەوان دەڵێن کە ئەوەی کە ئیسرائیل دەکات لە تاوانکاری و لە کوشتن بەرگری لە خۆکردنەوە پێیان وان نشتێکی دیکەیە بەرتەوازەیەکی زۆر هەیە جیاوازیەکی زۆر لە دیگەکان هەیە خوێندنەوەی جیاواز بۆ ڕووداوەکان دەکرێت لە نێوان ئەمریکی و ئیسرائیلەکان لەلایەک و لە نێوان مقاومەی ئیسلامی و ئەوەی کە باشە دەوروبەری مقاومە دەخولێتەوە دەگوت و پێویستە ئێران بەرسڤە ئیسرائیلێ بدەتن لەسەر کوشتنا ئیسماعیل هەنیە دی ژبیر نەکەین لوبنانژی بەشەکە ژوان ئالوزێن نەها لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست دروست بوویە یعنی نها جەنابێوە لە بەیروتەیە لە لوبنانێ لە بەیروتێ بهنا شەڕێکی هەفت ئاوای غەزایە تێتەوە مەترسیا شەڕ هەیە دناوە کۆڵانێن بەیروتێدا ڕەنگە ئیسرائیلیەکان کە بیانەوێت ئەم شتە تۆزە گەورە بکەن و دەیانەوێت کە وێنەی دراماتیکی دروست بکەن بەم ئاراستەیەوە ئاماژە بۆ ئەم شتە بکەن بەڵام هاوسەنگی یەخود ئەو هاسەنگی کە لە ناوچەکە هەیە و ئەو سەرقاڵی و ئەو پەرتەوازەی کە لە نێو سوپای ئیسرائیلیدا هەیە هەرچەندە ئەمریکا پشتیوانێکی زۆر گەورەی دەکات لە ڕووی چەک و دارەیەوە ڕێگری لەوە دەکات کە ئیسرائیل بتوانێت شتێکی وا لە بەیروت بکات پێم وایە هێرشی تون دەبێت هێرشی زۆری دەبێت بەڵام هیچ کامیان ناگەنە ئەوەی کە شەڕێکی گەورە لە ناوچەکە دروست ببێت بە واتا گشتگیرەکەی چونکە مەترسی زۆر هەن ئەگەر شتێکی لەم زۆرە ڕوودات نەک بەتەنیا لەسەر ئاستی هەرێمی بەڵکو لەسەر ئاستی نێودەوڵەتیش بەڕێز دکتۆر ڕامیز تەنبور شۆفەکاری سیاسی و مامۆسای زانکۆ لە بەیروتەوە لەگەڵ مامۆی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دکتۆر بەخێر بێت. سپاس دکتۆر.